لە ئەندازیاری کانگەوە بۆ دروستکردنی کاغەزی توالێت، لە دروستکردنی کەیبڵ و ئامێری رادیۆیی بۆ دروستکردنی بەناوبانگترین مۆبایلی جیهان، گەورەترین کۆمپانیای پەیوەندی سەدەی ڕابردوو. ئێستاش بەیەکێ لە شکست خواردووترین کۆمپانیاکانی مێژووی ئەلکترۆنی دەناسرێ، کۆمپانیای نۆکیا. مێژووی نۆکیا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1865 کاتێک ئەندازیارێکی کانگای سویدی بە ناوی فێدریک ئێستدام لە وڵاتی فینلەندا کە ئەو کاتە بەشێک بووە لە ئیمپراتۆرەتی رووسیا هەڵسا بە دروستکردنی کۆمپانیایەکی بچووک لە نزیک شارۆچکەیەک بە ناوی نۆکیا. شارۆچکەی نۆکیا دەکەوێتە وڵاتی فینلەندا. یەکەم کاری کۆمپانیای نۆکیا دروستکردنی مادی کیمیاوی بوو لە بڕینەوەی دار. لە سەرەتای ساڵانی 1900 کۆمپانیاکە دەستی کرد بە دابینکردنی هێزی کارەبایی بۆ خەڵکی ناوچەکە و هێزی سەربازی. لە ساڵی 1967 کۆمپانیای نۆکیا شتومەکی سەربازی بۆ هێزی بەرگری فینلەندا دابین دەکرد. شتومەکەکانی زیاتر رادیۆی لاسکی بوون. لە دوای ڕێکەوتنی بازرگانی فینلەندا لەگەڵ یەکێتی سۆڤیەت لە ساڵانی 1960 نۆکیا توانی بازرگانیەکەی پەرە پێ بدات بۆ تەواوی یەکێتی سۆڤیەت. لەگەڵ گەورەکردنی بازاڕی کۆمپانیاکە نۆکیا خۆی لە کاری دروستکردنی ئامێری پەیوەندیکردن دۆزیەوە. تا کۆتاییەکانی ساڵی 1970 یەکێتی سۆڤیەت گەورەترین بازاڕی کۆمپانیای نۆکیا بوو. داهاتێکی زۆری بۆ نۆکیا کۆ دەکردەوە. لە کاتی جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت نۆکیا چەندین ئامێری پەیوەندیکردنی بۆ بازاڕەکانی ئەمریکا دەگواستەوە. بەڵام ئەمریکیەکان بە چاوی گومانەوە سەیری نۆکیایان دەکرد. پێیان وا بوو ئامریکانی نۆکیا سی خوڕی بۆ یەکێتی سۆڤیەت لەسەر ئەمریکیەکان دەکات. لە سەرەتای ساڵانی 1970 کۆمپانیای نۆکیا یەکەم مینی کۆمپیوتەری خۆی دروست کرد. هەرچەندە فرۆشێکی زۆری نەبوو، بەڵام کۆمپانیاکە توانی سوود لە دروستکردنی پارچەکانی ئەو کۆمپیوتەرە ببینێت، وەکو دروستکردنی چیپ و مازەبۆرد. لە دوای کڕینەوەی چەندین کۆمپانیای تەلەفۆنی ئەو کاتە نۆکیا لە 1985 توانی یەکەم تەلەفۆنی خۆی بە ناوی مۆبیلیا ستیمان 450 دروست بکات. هەروەها نۆکیا تەلەڤیزیۆنی دروست دەکرد، ئامێری لەیزەر و چاپ و دەتەبەیسی پەیوەندی دروست دەکرد. لە دوای دەست بەکاربوونی بەڕێوەبەرێکی نوێی کۆمپانیاکە بە ناوی جۆرما ئۆلیلا لە ساڵی 1992 کۆمپانیای نۆکیا تاوەکو 2006 توانی گەورەترین بازار بۆ مۆبایلەکانی نۆکیا دروست بکات. بەهۆیەوەی کۆمپانیاکە پێشینی لە دروستکردنی تەلەفۆن، شاشە، ئامێر و پێداویستی پەیوەندیکردن هەبوو. کۆمپانیای نۆکیا لە ساڵی 1998 توانی بەپێش کۆمپانیای مۆتۆرۆلا بکەوێتەوە لە فرۆشتنی 100 ملیۆن دانە مۆبایل. پرفرۆشترین مۆبایلەکانی نۆکیا تا ساڵی 2000 مۆبایلی نۆکیا 5110 و 3210. هەردوو مۆبایل خاوەنی شاشەیەکی سەرنجڕاکێش بوون بۆ سەردەما خاوەنی پاتریەکی باش و کوالیتیی باشی دەنگ بوون. قەبارەشیان بچووک بوو. هیچ کۆمپانیایەکی دیکەی جیهان لەو کاتە نەیتوانی ڕکابەری کۆمپانیای نۆکیا بکات. لە پاییزی ساڵی 2000 کۆمپانیای نۆکیا مۆبایلی 3310 خستە بازاڕەکان. وەسەرخانێکی گەورە و زەق بوو لە دروستکردن و بڵاوکردنەوەی مۆبایل. ئەو مۆبایل دەتوانی 126 ملیۆن دانە لە تەواوی جیهان بفرۆشێ. بۆ یەکێ لە سەرکەوتووترین بەرهەمەکانی هەر کۆمپانیایەک لە مێژوودا. تەنانەت هەوادارێکی وەها زۆری پەیدا کرد. خەڵکی بەهۆی بەرگەگرتنی و مۆبایلە پێیان دەوت مۆبایلە بەردەکە. بەرگەی بەربوونەوەی زۆر بەهێز بوو. لە دوای سەرکەوتنی مۆبایلە نۆکیا دەستی کرد بە دروستکردنی مۆدێڵی نوێ و جیاواز لەسەر هەمان دیزاینی 3310. یەکەم مۆبایلی نۆکیا خاوەنی ئینتەرنێت و کامێرا بێ نۆکیا 7650 بوو. کیبۆردی مۆبایلەکە داهاتە خوارەوە و پێی دەوترا سلاید. نرخیشی نزیکەی 750 دلار بوو. خاوەنی شاشەیەکی 176 بە 208 پیکسل بوو. کامێرەکەی 0.3 مێگاپیکسل بوو. خاوەنی بلوتوث بوو. مۆبایلێکی زۆر پێشکەوتوو بوو. نۆکیا چەندین مۆبایلی فلیپی دروست کرد. مۆبایلەکان فرۆشێکی زۆریان هەبوو. هاوشێوەی نۆکیا 66 نۆکیا 62 63. یەکێک لە پێشکەوتوترین مۆبایلەکانی نۆکیا N810 بوو. خاوەنی شاشەیەکی گەورە بوو. ئینتەرنێتی هەبوو. مۆبایلێکی دیکەی نۆکیا سەرنجی جیهانی ڕاکێشان نۆکیا 8800 گۆڵد RT بوو. بە ڕەنگێکی گۆڵدی ناوازە ڕووپۆش کرا بوو. نۆکیا N97 یەکەم مۆبایلی نۆکیا بوو. شاشەکەی تاچ بێ. میمۆریەکەی 32 گیگابایت بوو. دەیتوانی کۆنێکتی تیڤی بکرێ. شاشەی گەورەی هەبوو. نۆکیا ئەکسپرس میوزیک سەرکەوتنیی گەورەی تۆمار کرد. نۆکیا N8 لە کوردستان زۆر بەناوبانگ بوو. لە 2010 مۆبایلی نۆکیا X201 توانی فرۆشێکی زۆری هەبێت. دواتر نۆکیا E700 بڵاو کردەوە. تا 2010 نۆکیا لە حاڵەتێکی خراپ نەبوو. فرۆشی مۆبایلەکانی باش بوو. بەڵام لە 2010 آیفۆن 3G کەوتە بازار. یەکەم مۆبایلی گالاکسی S کەوتە بازار. ئەو دوو مۆبایلە گەورەترین هەڕەشە بوون بۆ سەر داهاتووی نۆکیا. ئەپڵ بە سیستەمی iOS و سامسونگ بە سیستەمی ئاندروید مەترسێکی گەورەیان بۆ سەر داهاتووی نۆکیا دروست کرد.
نۆکیاش گەورەترین هەڵی لە مێژووی کۆمپانیەکە ئەنجامدا ئەویش ڕێککەوتنێک بوو لەگەڵ کۆمپانیای مایکرۆسۆفت لەسەر دروستکردنی مۆبایلی هاوبەش هاردوێر لەلایەن نۆکیاوە سیستەمیش لەلایەن مایکرۆسۆفتەوە ئەویش نۆکیا لومیا بوو یەکەم مۆبایلی لومیا بە ناوی لومیا 800 خاوەنی ڕامی 512 مێگەبایت بوو میمۆری ناوەکی 16 گیگەبایت نۆکیا ویستی بۆ مۆبایلی ڕکابەری ئایفۆن و گەلاکسی بکە تا 2013 لە ساو ڕێچکەیە بەردەوام بوو بۆ یەکەم جار لە میێژووی کۆمپانیەکە نۆکیا فرۆشی نەبوو تەنانەت کۆمپانیای نۆکیا لە 2009 لە پلەی پێنجەمی دەوڵەمەندترین کۆمپانیەکانی جیهان بوو لە 2014 کەوتە ڕیزی 98م بە چاوی پڕگریانەوە سەرۆکی نۆکیا لە کۆمبلی ڕۆژنامەوانی ڕایگەیان نەیانتوانی پێشکەوتن ئەنجام بدەن بۆیەش شکستیان خوارد لە سەرەتای 2010 تا 2016 نۆکیا مۆدێڵی بازرگانی خۆی گۆڕی لە کۆمپانیایەکی مۆبایل بۆ کۆمپانیایەکی پەیوەندیکردن و دروستکردنی پارچە و کیبڵ و پێداویستی پەیوەندیکردن ئێستا نۆکیا گەڕاوەتەوە بۆ دروستکردنی مۆبایل مۆدێڵی نوێی 33 خستۆتە بازاڕەکان مۆبایلی ئاندرۆیدی هەیە بەڵام نەک نزیک نییە بەڵکو زۆر دوورە لەوەی ڕۆژێک ببێتەوە ڕکابەر یاپڵ و سامسۆنگ لە دروستکردنی مۆبایل نۆکیا ئێستا گەڕاوەتەوە سەر بنچینەی خۆی ئەویش کۆمپانیایەکە لە بواری دروستکردنی پێداویستی پەیوەندی کار دەکات.